بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان دانیشتوانی ناوچە دابڕێنراوەکان لە دۆخێکی تایبەتدا بەشداری هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق دەکەن چاوەڕوانیش دەکرێت دانیشتوانی ناوچە دابڕێنراوەکان لەم هەڵبژاردندا سزای ئەوەی هێزانە بدەن کە بوونەهۆی دۆڕاندنی لە سەدا پەنجاویەکی خاکی کوردستان. بە میواندارێک لە بەڕێزان محەممەد نەسروڵڵا سکرتێری مەکۆی گۆڕان لە کەرکووک، هەروە محەممەد جەلیل کاندیدی ژمارە 3 لە لیستی نیشتمان لە پارێزگای کەرکووک تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتە لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دانیشتوانی سنووری ناوچە دابڕێنراوەکان لە بارودۆخێکی تایبەتدا بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکەن. دانیشتوانی کورد لە ناوچەکانی سنووری مادەی 140 کە هەریەک لە پارێزگای کەرکووک و نینەوە و دیالە و سەلاحەدین دەگرێتەوە لە دۆخێکی تایبەتدا بەشداری هەڵبژاردن دەکەن و بە بڕوای چاودێرانیش هاوڵاتیان لە ڕێی دەنگدان دەتوانن گۆڕانکاری لە دۆخی ناوچەکانیان بکەن. هەڵبژاردننی ئەمجاری پەرلەمانی عێراق لە ناوچە دابڕێنراوەکان لە کاتێکدایە بەهۆی ئەنجامدانی ڕێفراندۆم لەلایەن حیزبەکانی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم کورد لە سەدا پەنجاویەکی خاکەکەی لەدەستدا و خەڵکی ناوچە دابڕێنراوەکانیشیان بەتەنیا جێهێشت. بەرپرسانی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم پێش ڕێفراندۆمەکە باسییان لەوە کرد خۆیان بە چەک پارێزگاری لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم دەکەن کەچی لە 48 کاتژمێردا لە سەدا پەنجاویەکی خاکیان لەدەستدا و خەڵکیشیان بەتەنیا جێهێشت. بەهۆی هەڵەی حیزبەکانی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم دانیشتوانی کورد لە ناوچە دابڕێنراوەکان ڕووبەڕووی دەیان پێشەلکاری و تاوان لەلایەن حەشدی شەعبی و هێزە عێراقیەکان بوونەوە لەسەر و هەمووشیانەوە دانیشتوانی قەزای خورماتوو لە پارێزگای سەلاحەدین کەچی حیزبەکانی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم تا ئەم ساتەش داوای لێبوردنیان نەکرد. لەلایەکی ترەوە پارتی و یەکێتی لە ناوچەکانی مادەی 140 لە ماوەی 14 ساڵی ڕابردوو خراپترین جۆری حکومڕانیان لەو ناوچانە کردو و ئەزموونی دوو ئیدارەیان بۆ بەرژەوەندی حیزبی خۆیان لەو ناوچانە دووبارە کردوێتەوە. لەسەر ئاستی عێراقیش هەردوو هێزە دەسەڵاتدارەکەی هەرێم دایان پۆستی باڵایان هەبوو و هیچ هەوڵێکی جدیان نەداوە بۆ جێبەجێکردنی مادەی 140 و نەیانتوانیوە سانتیمەترێک خاکی ناوچە دابڕێنراوەکان بگەڕێنەوە سەر هەرێم. بە بڕوای چاودێرانیش خەڵکی ناوچە دابڕێنراوەکان دەرفەتێکی گەورەیان بۆ ڕەخساوە بۆ سزادانی ئەو هێزانی کە بوونەتە نەهامەتی بۆیان و دەتوانن لەم هەڵبژاردنەدا سزایان بدەن و گۆڕانکاری لە دۆخی ناوچە دابڕێنراوەکان بکەن. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن. کاک محەممەد نەسڕەدی سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەم هەڵبژاردنە پێتان وایە هەڵبژاردنێکی جیاوازە بۆ خەڵکی ناوچە دابڕێنراوەکان لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەگەر جیاوازەکەی لە چ ڕوەیەکەوەیە؟ کە حەکیم دیارە هەڵبژاردننی ئەم جارەیە لە دوای دروستبوونی عێراقی نیە لە دوای 2023 بۆ یەکەم جارە پرۆسەی هەڵبژاردن لە شاری کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دەکرێت کە تێیدا کورد بۆ یەکەم جار لەو ناوچانە و بە تایبەتیش کەرکووک وەکو چەقی ئەو ململانەیە خاوەن هێز بووە ئێستا هێزی لەدەستداوە، خاوەن دەسەڵات بووە دەسەڵاتی لەدەستداوە، خاوەن خاک بووە خاچی لەدەستداوە، شکۆیەکی بەهێز ئێستا شکۆیەک هەز دەکا ڕووشاوە. ئەوەی کە گرنگە ئەمڕۆ بەلای ئەو خەڵکی ئەو ناوچانم چێ بەرپرسە لەوەی لەو بارودۆخە باشەوە بێتە ئەم بارودۆخە خراپەی کە ئێستا پرسێکی چارە نووسازی وەکو پرۆسەی هەڵبژاردن تەیە بەڕێوە دەچێت کە بۆ خۆی ئەم پرۆسەیە کاردانەوە و ڕنگدانەوەی لەسەر ئەو ناوچانە دەبێت لەبەرەوەی بە تایبەتی پێم وایە ئەم هەڵبژاردنە کە دەکرێت بۆ پەرلەمانی عێراق زۆرترینی بڕیارەکانی پەرلەمانی عێراق جێبەجێ دەکرێت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دەسەڵات و ئەو یاسانی کە دەرئەکرێ جێبەجێ ناکرێت لە هەرێم بە تایبەتی ئەگەر دژی یاساکانی هەرێم بێ کە لە پەرلەمانی هەرێمەوە دەرچووە کەواتە چارەنووسی کەرکووک زۆر گرنگە چارەنووسی ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم بەم پەرلەمانێک کە ئێستا هەڵبژاردننی بۆ دەکرێت کێشەی ئێمە لەو دەسەڵاتە بووە کە ئەمڕۆ خەڵکی کەرکووک خاچی کەرکووک و دەسەڵاتی کوردی لەو کەرکووکە بەو چارەنووسە خراپە گەیان. من پێم وایە هەر ئەو عەقڵەتێ بووە دەسەڵاتی کوردی کاک حەکیم ئەوەی بڕیار بەدەستی سیاسی بوو، بڕیار بەدەستی ئابووری بوو، بڕیار بەدەستی سەربازی بوو، هیچ کات بۆ هیچ ڕۆژێ ئەولەویەتی
کەرکووک نەبووە وەکو خاک بۆ جێڕانەوە خەڵکی کەرکووک نەبووە وەکو ماف پرسێکی نەتەوەی نیشتمانی وەکو کەرکووک ئەولەویەتیان نەبووە هیچ کاتێ بۆ هیچ وەفدێکی هەرێم چ وەفدێکی حکومی بێ چ وەفدێکی باڵای دەسەڵات بێ لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە هیچ کات ئەولەویەتی مێزی گفتوگۆی کەرکووک و جێڕانەوە و خەڵک و خاک و نەوتەکەی نەبووە پرسیان دابینکردنی پۆست و پلە و ئیمتیاز بووە برێکی زیاتر پارە برێکی زیاتر ئیمتیاز پۆستێکی وزاری هەر ئەو دەسەڵاتە بۆ خۆی ڕۆژێک بە کەرکوچەکان دەڵێ مادەی 140 ئەو دەسەڵاتە پێی دەڵێ مادەی 140 کە مادەیەکی دەستوری بووە و دەبوو جێبەجێ بکرێ بۆ جێڕانەوەی هەر ئەو دەسەڵاتە نابەرپرسە کە خاوەن پرۆسەی نیفاقی سیاسیە بەڕاستی ئەوەی ئەوان کردیان دەسەڵاتی سیاسی بەرامبەر بە کەرکووک دەتوانین پێ بڵین نیفاقی سیاسی دوو ڕوو درۆی سیاسی بەرامبەر بە کەرکوچەکان سیاسەکە لە چی دێ لەوەی کەوە هەر ئەو مادەی 140 کە ئەوان بۆ خۆیان وتیان مادەی 140 کۆتایی هات جاری کە باسی ناکەین جێبەجێ بوو لای ئێمەوە تەواو بوو هەر ئێستا ئەوان لە بەرنامەی هەڵبژاردنیانە باس ئەوە دەکەن مادەی 140 جێبەجێ دەکەن ئەو مادەی 140کەوە ئەوان وتیان کۆتایی پێهات ئێستا گەڕاونەتەوە باسی جێبەجێکردن زۆر پرۆسەی کێکە جەندامە کاک حەکیم بۆ نمونە دەسەڵاتدارانی سیاسی بە تایبەتی دوو پارتی دەسەڵات لە سەرۆکایەتی هەرێمش پەنجە بۆ زۆر پرس ڕاوەشێنرا هەڕەشە بۆ زۆر پرس کرا تەنها خەڵکی کەرکووک خاچی کەرکووک پرسیەکی وەکو کەرکووکی نەتەوەی نیشتمانی نەمان بی ڕۆژێ پەنجەی بۆ ڕاوەشێنن نەمان بینی ڕۆژێک هەڕەشە لە زلهێزەکان و هەڕەشە لە حکومەتی عێراقن بۆیە من دەڵێم دەسەڵاتی کوردی بەرپرسان ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بەرپرسی سیاسی بوونە خاوەن بڕیاری ئابووری و سیاسی و سەربازی بوونە نیفاقی سیاسیان هەبوو بەرامبەر بە کەرکووک وەکو پرسێکی نەتەوەی نیشتمانی بەڵێ سوپاس دەکەم دواتر گرێم وڵی بەرەزت کاک محەممەد جەلیل جەنابیشت بەخێر بێ پێتان وایە هەڵبژاردنە کاک محەممەد باسی لەوە کرد کە هەڵبژاردنێکی چارن و سازە خەڵکی ناوچەکانی مادەی 140 چۆن دەتوانن چارنووسیانێک لای بکەنەوە یاخود دەتوانن ئەم هەڵبژاردنە بارودۆخەکەیان بگۆڕن کە وتی بارودۆخێکی خراپیان هەیە سە لەم ناوچانە بەڵێ بەناوی خی گەورە و میهرەبان سپاس بۆ بەڕێستان و سڵاو لە بینەران و بیسەرانی بەڕێزی کەناڵەکەتان بەدڵنیاییەوە هەڵبژاردن ئەم جارە چارەنووسازە بۆ بەتایبەتی بۆ کوردی کەرکووک و باقی ناوچەکانی تر کە پێوترێن ناوچە دابڕێراوەکانی هەرێمی کوردستان یاخود کوردستان چارەسەر یاخود چارەنووسی ئەم ناوچانە ئێستا کەوتۆتە دەست ئەم هەڵبژاردنەوە تەنها ڕێگەیەک بۆ بوونی دەسەڵات تەنها ڕێگەیەک بۆ بوونی هەژمونی دەسەڵاتی یاخود جێڕانەوەی دەسەڵات یاخود جێڕانەوەی شکۆ ئەتوانین بڵێن تەنها هەڵبژاردنە جا ئەم هەڵبژاردنە لە خولەکانی پێشووە گرفت و کێشە و ئاریشەی زۆری هەبووە لە هەر ئەو خودی دەسەڵاتی کە لەوێ بووە و بەڕێوەی بردووە کۆمەڵێ قەیرانی گەورەی بۆ هەڵبژاردن دروست کردووە لە بێمتمانەیی لە دەستکاریکردن و لە تەزویرکردن و لە فرتوفێڵی زۆری با بڵێن هەڵبژاردن تەنها هەڵبژاردنە بە دڵنیایەوە ئەتوانێت چارەنووسی کەرکووک دیاریکە ئەوەی کە زۆر گرنگە بە چ بارێک بوونمە ڕۆژی 12 خەڵکی ناوچە دابنێنراوەکان کە بەڕێزیشت لە کەرکووک کاندی دەتوانن چۆنیان ئەم دەتوانن بیگۆڕن ئەم واقعی کە هەیە بە دڵنیاییەوە جارە پێش هەموو شتیانی زۆر زەڕورە خەڵکی ینی کەرکووک و ناوچە دابنێراوەکان و ئەوانشی کە لە دەرەوەی کەرکووکن پێویستە زۆر زەڕورە کە هەموو لایەک بێنەوە بەشدار بن بەشداریکردنی کورد و ئاوارەکانی کەرکووک خاڵێکی زۆر جەوهریە کە ئەبێ هەر هەمومان ئەوەی کووردە و ئەوەی کە خۆی بە کورد دەزانێ زۆر زەڕورە بەشداری بکە لەو هەڵبژاردنە خەڵەتجەوەرێکە بۆ حیزبەکان یاخود بۆ چارەنووسی کەرکووکە بۆ چارەنووسی کەرکووکە بۆ چارەنووسی خاکە بۆ چارەنووسی نیشتیمانە بۆ جێڕانەوەی شکۆیە لە ناوچەکە بۆ ئەوەیە جارێکی تر چارەسەری کەرکووک بە شێوازێکی تازە بە شێوازێکی نوێ بکرێ نەک ئەوەی کە لە ڕابردوودا کراوە بۆیە من پێم وایە کە بەشداریکردنەکە بۆ خۆی زۆر زەڕورە ئەوەی کە هەیە بۆ منە بارودۆخەکە جیاوازە لە سێ پارێزگاکەی دیکەی کوردستان بۆ خەڵکی کەرکووک بۆ هەڵبژاردن وایە بەڵێ تا ئێستا خەڵکانێکی زۆر یعنی نیگەرانن لەوەی کە ئەوترێ کە ئێمە بەشداری هەڵبژاردن ناکەین بەشداری ئەم پرۆسەیە ناکەین چونکە متمانەمان پێی نەماوە بەڵام هەر لە ئێستادا دەبینین کە
خەریکە گڕوتینێکی زیاتر بۆ خەڵک دێ چونکە ئێمە دەزانین بەشداریکردنی ببورە بەشداری نەکردنی خەڵک لەو ناوچانە بەڕاستی شکستێکی گەورەیە بۆ خاک بۆ نیشتیمان بۆ تەواوی پرۆسەی سیاسی کوردی لە ناوچەکە بۆیە بەشداریکردنەکە بۆ خۆی خاڵێکی جەوهریە پێویستە هەر هەمومان بە بێجیاوازی بڕۆین بەشداری بکەین دەنگ بدەین بە کورد ئەمە خاڵێکی زۆر جەوهریە و لە ناویشیانە هەوڵ بدەن چێ ئەتوانێ خزمەتی خاک بکە چێ ئەتوانێ خزمەتی نیشتیمان بکە چێن ئەو لایەنانەی کەوا خزمەتیان کردووە لە ڕابردووە چێن ئەو لایەنانەی کەوا نەیانتوانیەوە خزمەتکەن ئەمانە بۆ خۆیان خەڵک ئێستا وشیار بۆتەوە خەڵک ئێستا زۆر وریایە لەوەی کە بزانێ ئێستا چی ئەگوزارێ لە شاری کەرکووک پێ دوای دەکرێت 12 بکرێتە ڕۆژی سزا بۆ ێزانەی کە حکومڕانێتێکی خراپیان هەبووە لەو ناوچانە کێشیان بۆ خەڵکی ئەو ناوچانە دروست کردووە بە دڵنیایەوە دڵنیای لەوەی کە ڕۆژی 12 بانگ سزایەکی گەورە ئەبێ بۆ گەندەڵکاران بۆ ئەو کەسانی کەوا بوونە هۆکاری ئەوەی کە کەرکووک و ناوچە دابرێنراوەکان بەو دەردەبرا بۆ ئەو کەسانی کەوا چەندین ساڵە بۆ ئەو لایەنانی کە لە 2023 زیاتر لە 15 ساڵە حکومڕانیەکی ناتەندروست و ناشەفاف و بەدەر لە هەموو پرۆسەیەکی هاوبەش بەدەر لە هەموو پرۆسەیەکی تەندروست ئەم خاک و نیشتیمانیان بەڕێوە برد بۆیە ئێستا بە دڵنیاییەوە کاتی ئەوەیە کە خەڵک سزای ئەو لایەنانە بدا کە ئەو بارودۆخەیان بۆ ڕۆژەگەیان کاک محەممەد سەبارەت بە ئەوەی کە تا چەندێک گرینگە مەسەرەن خەڵک نەو ناوچانە بە گروتینەوە بەشداری بکە کە بەرە زووتت چارن و سازە مەسەرەن پەیوەندی هەیە بە ئایندەی کەرکووک و مەسەرەن بەڕێوەبردننی ئایندەی ئەو ناوچانە ئەم هەڵبژارنە بۆیە گرنگی خەڵک بە گروتینەوە بەشداری بکە لەم هەڵبژارنە کا حەچیم من باسی لێدوانی یەکێ لە کاندیدە عەرەبیەکان کە سەر بە هاوپەیمانی عەرەبیە لە سەردانێکی بۆ گروپێک بۆ خەڵکی قسەیان بۆ دەکات دەڵێ کوردەکان دەڵێن ئێمە بە خوێن کەرکووکمان داگیر کردو ئەمە وەسفی ئەو ئێمە ئەو کاندیدە دەڵێ ئێمە بەدەنگ داگیری دەدەکەین کەواتە ئەمڕۆ لەگەڵ ئەوەی ئێمە لەوێ هێز و دەسەڵاتمان لە دەستداوە هەڕەشەی سنەوەی ئەو خاکە کە ئێمە خاوەنین دەیانوێت بەدەنگش ئەو مافەمان لێزەوتکەم نیمە ترسی شێ ڕێژەکان لە یەکەوە نزیکن کاک محەممەد جەناب بڵێ ئەو داتانەی کە لە بەردەست ئێمەیە لە باشترین حاڵەتە ئێمە دەتوانین نیوە و تۆزێ زیاتر لە دەنگەکان بین ئەمەش ئەگەر بێت و بەشداریکردنیەکی تەواومان هەبێت لە پرۆسی هەڵبژارنەکە بۆی ئەم پرۆسێ زۆر گرنگە کەواتە هەر ئەو هێزانە هەر ئەو خەڵکەیکەوە بەهۆی هەڵەی بەرپرسە نابەرپرسەکان بەو هەڵە سیاسیانەی کردیان کەوایان کرد ئێمە و خاکە لە دەستدەین ئەو هێزە ئەمڕۆ هەڕەشەی ئەومان لێکا بە دەنگش لێمان بسەنێ کەواتە ئەمڕۆ ئیلتیزامێکی ئەخلاقیمان لەسەر هەمومان دەبێت باشترین و زۆرترینی بەشداری دەنگدان بکەین لەم پرۆسەیە لانی کەم ئەوەی کە ئەو نابەرپرسانە لە ڕووی سەربازیەوە دۆڕانیان لە ڕووی ئابووریەوە دۆڕانیان لە ڕووی گەمەی سیاسیەوە دۆڕانیان ئەمڕۆ ئیلتیزامی لەسەر خەڵکی کەرکووک ئەوەیە ئەمەی لەسەر ئێمەیە کەرکووچەکان چی بکەین بۆ ئەوەی کەوا ئەو شەڕەی بە دەنگی ئێمە بە ئیرادەی ئێمە بە بەشداریکردنی ئێمە لە پرۆسەکە دەکرێت ئەوە ئیلتیزامێکە لەسەرمان بیکەین بۆی لانی کەم دەبێت بەشداری ئەو هەڵبژارنەکەی وە تێیدا هەم وڵامێک بێ بۆ ئەو کەسانی دەیانوێە ئەو کەرکووکەی کە هەفتا ساڵی ئێمە شەڕی خاوەنددارێتی و مڵکدارێکی دەکەین کەس ناتوانێت بە هێزی دەنگش لێ مامسەنێ وە تێیدا سزای ئەو کەسانە بدەین کە هەموو شتێک دەکەن لە پێناو بەرژەوەندی خۆیانە بۆ کەرکووکی ناکەن سزای ئەو هێزانش بدەین هێزیان جوڵان بۆ پارێزگاریکردن لەنەوت بەڵام کاتێکە خەڵک و خاچ بارودۆخێکە باڕونەوە هێزانن بۆ نمونە هێزیان جوڵان دەبێت بۆ پارێزار لەنەوت بەڵام بۆ خەڵکی کەرکووک نەیان جوڵان دەبێت هەردوو حزبی دەسەڵات هەردوو لایەن سوپای کە بینیمان سوپای هێزی تایبەت بە پاسەوانی سامانە سروشتەکانیان جوڵان بۆ پارێزگاریکردن لە بیرەنەوتەکانی لەگەڵ دوای ئەوەی کە داعش نزیک بۆیە و سوپای عێراق لەو ناوچانەمان وە لە ناو شاری کەرکووشا بینیمان عینەن هێز جولا بۆ هەندێک پرۆسەی نەوت بەڵام ئەو هێزانە کاتێک کە زانیان نەوتەکەیان لەدەست ئەچێ ئەو هێزانە بەکار نەهێنران بۆ دیفاعکردن لە خەڵکی کەرکووک دیفاعکردن لە خاچی کەرکووک بۆیە من لای من زۆر گرنگە ئەمڕۆ ئێمە دەتوانین
شەڕی نارانی کورد بکەین ئەوەی دەیەوێ شەڕی دەنگمان لەگەڵا بکە و دەتوانین سزای ئەو کەسانش بدەین بەرپرسن بە بڕیارەکانیان لەم بارودۆخە خراپی خەڵکی کەرکووک و شەڕی لە بەردەمدەیە ئەتوانین لەم شەڕە شەڕی ناران بکەین لە نەتۆکانی کە پێیان وایە شەڕی گەندەڵکارانش بکەین بەوەی کە بەدەنگمان سزایان بدەین و لەمەشدا بەڕاستی نەنجیەکی گەورەیە لایانی سیاسی هەیە کە حەجم ئێستا دەیەوێ هەر چۆن شەڕ ئابووری و سیاسی و سەربازیەکەی دۆڕان دەیەوێت خەڵکی کەرکووک شەڕی دەنگەکەش بدۆڕێنێ داوا لە خەڵکی کەرکووک دەکا بەشداری دەنگدان دەکەن داوا لە خەڵکی کەرکووک دەکان نەچن بۆ دەنگدان لەم پرۆسەی بەشدار چ کاریگەرێکیە کە نەچین بۆ دەنگدان خەڵک ئەوان پێیان وایە وای وەسف دەکەن کەرکووک داگیر کراوە بۆی ئەوان بەشدار نابن بەڵام هەر ئەوان خۆیان ئەو هێزەی کەرکووکی داگیر کردو بە وەسفی ئەوان خاوەن هێز بەرپرسی ئەو هێزەکە حەیدەر عەبادیە ئاڵای لیستەکەی و ڕسمەکەی ئەشەکێتەوە لە پایتەخت لە هەولێر و لە دهۆکە لەوێ ئەو خاوەن هێزەی کە ئەوان پێی دەڵێن داگیرکەر لە کەرکووک داگیرکەرە ڕسمەکانی لە شەقامەکانی هەولێر و دهۆکایە ئەوان پێی دەڵێن داگیرکەر بۆیە من پێم وایە ئەمەی دیسان بەرامبەر بە کەرکووک دەکرێت ئەوان چۆن لەو سێ شەڕەیە دۆڕاون دەیانەوێت لە شەڕی دەنگدانشا خەڵک والێ بکەن من پێم سەیرە ئەگەر ئەوان هێچە وەسفی دەکا بە دڵی کوردستان هێچێکش وەسفی دەکا بە قوچی کوردستان پێیان دەڵێن ئەوەی کە پێی دەڵێ دڵ داگیر کراوە خاوەن ئەو هێزەی دڵەکەتانی داگیر کردووە ڕسمەکەی وا لە هەولێر و لە دهۆکایە چۆن قبوڵەکەن داگیرکەری دڵەکەتان ڕسم و ئاڵای لیستەکەی لێ بچێتەوە بشەچێتەوە تۆش داوا بکەی لە خەڵکی کەرکووک بەشداری پرۆسەی هەڵبژاردن نەکا بەڵام تۆ لە پرۆسەی هەڵبژاردننی مووسڵ و دیالە و ئەو هەندی ناوچەیکە لە کود کاندیدت هەیە بۆ ئەو کۆتایی کە بۆ فەیلەکان زیاد کراوە کاندیدیان هەیە بۆ ئەو فەیلی کۆتای فەیلەکان کە زیاد کراوە بە کوردی کەرکووک دەڵێ بەشدارمە بە لەم پرۆسەیە من پێم وایە ئەیانەوێ بەمە تەواوکاری ئەو شکستانە بن کە هەر ئەمان هۆکاری بوون و تووشی کەرکووچەکان بۆیە من داوا لە خەڵکی کەرکووکەم چیان بۆ دەکرێت ئەم شەڕەیان ئەمەیان بەرپرسیارەتەکە لە ئەستۆ ئێمە دەتوانین هەم سزای ئەو کەسانە بدەین کەرکووچیان گەیان بەم ڕۆژە و هەم دەتوانین وەڵامی ئەو کەسانش دەینەوە کە هەڕەشەی سەرنەوەی کەرکووکمان لەکەن بدەن بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بە بەدیل ئێسەوە کاندیدن وە لیستی نیشتیمانتان هەیە دەتوانن ببنە بەدیل بۆ دوێزەکە لەو ناوچەیەگەر خەڵک متمانەتان پێ بکە دەتوانن شتێکی باشتر لەوان پێشکەشکە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە هەروەکو چۆن لە ڕابردوودا شانازیەکەین بەو پەرلەمانتارانەی کە هەمان بووە بەو کەسانەی کە لە مؤسساتی حکومی هەمان بووە شانازیان پێوەکەین و سەرمەشقی ئەوان شەهید مامۆستا محەممەد سەنگاویە کە لە بەغا بە دلێر یعنی شەهیدیان کرد ئێمە شانازیان پێوەکەین و دڵنیاین لەوەی کە ئەتوانین ببینە بەدیلێکی باش کاتیەوە هاتووە ئیتر کەرکووچێک ڕاستەقینەکان حکمی کەرکووک بکەن چۆن مەبەست یانی خەڵکێک کەرکووکی ڕاستەقین کاتیەوە هاتووە کە ئەندامی پەرلەمان چیتر لە ناو کەرکووکە بمێنێتەوە و لە ناو کەرکووکە بخێ و لەگەڵ معاناتی خەڵکە خۆتان لە ناو کەرکووک دەخەون ئاوەڕەخن لە خەڵک دەگرن بۆ نمونە بەڵێ ئێمە خۆمان لە کەرکووشین و هەر لە ناو خەڵچین و و چەندین ساڵە هەر لە کەرکووک خزمەت دەکەین کاتیەوە هاتووە خەڵکە بووە ببێت بە پەرلەمانتار و بەرپرس لەسەر دەنگی کەرکووک دوایی ماڵەکەی لێ ڕۆژبێتەوە زۆربەی زۆری بەرپرسان ینی ئێواران لە کەرکووک نەدەمان ینی ئەوە بابەتێکە هیچ حاشا هەڵنەگرە و یاخود لە دەرەوەی کەرکووک وێلایەکیە بۆ یاخود زۆربەی هەرە زۆریان بە ئێستاشەوە ماڵە لە هەولێرە یاخود لە سلێمانیە کاتیەوە هاتووە کە چیتر دەرزی و دەرمانی ساختە و ئازارشکێن لە کەرکووچەکان نەدرێت و لە ڕەگەوە چارەسەری ئەم گرفتانە دەرمانی ڕاستەقینە چییە بوون دەرمانی ڕاستەقینە ڕازگۆییە دەرمانی ڕاستەقینە ئەوەیە کە خەڵکێکی کەرکووچی ڕەسەن بتوانن بە کەرکووچیانە بە پرۆژەی کەرکووچیانە بە پرۆژەیەکی نیشتیمانی هاوتەریب لەگەڵ پێکەوە ژیان لەگەڵ لایەنەکانی تر چونکە چەندین ساڵە بەهۆی بوونی چەکەوە هەمیشە هەڕەشە بۆ سەر لایەنەکانی عەرەب و تورکمانی عەرەب و تورکمان نەیانتوانیوە بەڕاستی ئێمە نەمانتوانیوە دڵ بدەینە دڵی ئەوانەوە و لە ناو کوردیشە هەمیشە چەک هەڕەشەیە بۆ بەسەر لایەنەکانی تر بۆ سەر خەڵکی تر تەنانەت لە ناو کوردیشا کە
هەمیشە بە هێزی دوو ئاسایش و بە دوو پەروەردە و بە هەموو ئەو دام و دەستگایانی تر ئێمە ئەتوانین بە پردی متمانە بە پێکەوە ژیان بە هاوسەنجی بتوانین ببنە بەدیلی ئەوان بۆ نمونە خەڵک 14 ساڵە لەو ناوچانە حکومڕانی دوێزەکەی بینی ئێوە دەتوانن مەسەنەی خەڵک متمانە تا پێ بکە حکومڕانێتێکی باشتر بکەن لەو ناوچانە بە دڵنیاییەوە ئێمە هەر بۆ خۆی ئێستا ینی دەرکەوتنی لیستی نیشتیمان و لە ناویاندا سێ هێزی کاریگەر کە ئێستا خەریکی بانگەشەی هەڵبژاردنن تا ڕادەیەکی زۆر باش ئێستا خەڵک بەدەم ئەم لیستەوە هاتووە خەڵکی کەرکووک بەڵێنیان داوە جارێکی تر لیستێک تاقی نەکەنەوە کە پێشتر بۆیان دەرکەوتووە نەتوانێت خزمەتی خەڵک بکە خەڵکێک تاقی نەکەنەوە کە بە ڕۆژی نیۆڕۆ کەرکووکیان جێهێشت و ساحەکەیان چۆڵ کرد خەڵکێک تاقی نەکەنەوە کە چیتر نەتوانێت لە بەغا داکۆچیکەری مافی خەڵک و کەرکووچەکان بێ کە نەتوانێت یەک هەنگاو لە مادەی 140 بچێتە پێشەوە نەتوانێت باشتر خزمەتێک بکە بە خەڵکی شاری کەرکووک بە دڵنیاییەوە ئەو وڵاتانەی کە پێشکەوتون و کە بەردەوام بەرەو پێشکەوتنە ڕۆن هەمیشە ئیشیان لەسەرەوە کردووە 4 ساڵ لایەنێکی سیاسی تاقیەکەنەوە ئەگەر بزانن ئەو لایەنە نەیتوانیوە خزمەت بکە لایەنێکی تر هەڵەبژێرن با خەڵکی کەرکووکیش ئەمجارە وا بکە کە بڕیاریان داوە کە ئێمە لەگەڵ خەڵکا ڕۆژانە تێکەڵین و قسە ئەەکەین و داوا لە خەڵکەکەین متمانەمان پێبەخشن ئەوەی کە تا ئێستا هەیە زۆر زۆر ئومێد بەخشە سەرکەوتنی گەورەیە وەکو لیستی نیشتیمانیەوە بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا ئێمە ینی متمانەی تەواومان هەیە کە زۆر باشە بەڵام وەکو کاک محەممەد باسی ینی چۆن بەڵێن بە خەڵک دەن کە بۆ نمونە کەرکووکتان بیر نەچێتەوە بەڕێز دڵی بەرپرسێ بۆ نمونە لە کەرکووک دەنگ دەهێنێت دوای خەڵکی کەرکووک جێدەیەڵە یاخود چۆن دەکرێت کەرکووک بێتە مەلەفێکی سەرەکی لە گفتوگۆی نێوان هەرێم و بەغدا بەڵێ ئاسایکردنەوەی دۆخی ئەمنی و سیاسی بەڕاستی من دوێنێ لە کەناڵی عێراقیش ینی ئەمە کەناڵێکی عامە و پێویستە ئەو 12 پەرلەمانتارە وەزایدەن کۆتاکەی مەسیحی پێویستە لە دوای دەرچوونی ئەم 13 پەرلەمانتارە بەڕاستی وەسیقەیەکی ئەخلاقی شەرەفی یا ئیداری بەڕاستی واژوو بکەن ئەم پەرلەمانتارانە هەوڵ بدەن پێکەوە کار بکەن چیتر پەرلەمانتار لەگەڵ پەرلەمانتار نابێ بەڕاستی ئەسڵەن قسە نەکە تۆ لە نەتیجە 13 پەرلەمانتار تێ پەرلەمانتاری شاری کەرکووکە ئەبێ ئەمانە تەنسیقیانە بێ ئەمانە هەماهەنگیانە بێ ئەمانە بڕیار بدەن ئیتر پرۆژەیەک تەقدیمکەن بۆ کەرکووچێک ڕاستەقینەکان بێ ئەمانە بڕیار بدەن کە جارێکی تر قبول نەکەن هێزی دەرەکی تەحەکوم بکە ئەنجا ئەو هێزە تورکایە ئەو هێزە ئێرانە ئەو هێزە هەر لایەنێکی ترە کە کەرکووچێ ڕاستەقینەکان پێکەوە بەکاری هاوبەش بتوانن خزمەتی شارەکەیان بکەن ئەمە بکرێتە مەلەفی گفتوگۆ بەڵێن بە خەڵدن بۆ نەگەر متمانەی باش دەستبێنن لەو ڕوانگەیەوە کار بکەن بە دڵنیاییەوە لە ڕابردوودا ئەوەی کە زۆر جێی پرسیار بۆ وەکو مامۆساژ ئاماژەیەکی پێکردووە ئەوە بووە کە کەرکووچیەکان ڕقم نەبوونە تەنانەت لە گفتۆگەکان کە گراوە لەوەی ڕیفراندۆم لەوەی ئاڵا لەوەی زۆربەی زۆری هەرە پرسەکان یەک کەرکووچی ئەندام نەبووەتیایە یعنی بە تیارە بەسەر کەرکووکەوە ڕۆشتونە بۆ بەغا بۆ پرسێکی کەرکووک ئەسڵەن کەرکووچیان هەر نەبردووە ئەسڵەن کەرکووک ڕقم نەبووە ینی ڕۆژە لە ڕۆژان لە بەرامبەر کەرکووکە ئامادە نەبوونە تەنازول بکەن بۆ نمونە لە بەرامبەر پرسێکی گەورەی کەرکووکە شتێکی تر لە دەست بدەن بڵێن کاکە ئەمە لە بەرامبەر کەرکووکە. سوپاس دەکەم کاک محەممەد تۆش پێ دوێ ئێستا نیشتیمان لیستی نیشتیمان بەدیلە بۆ ئەو هێزانە لەو ناوچانە خەڵک متمانەی پێ بکات دەتوانێت شتێک بۆ خەڵکی ئەو ناوچانە بکات بارودۆخەکەلانی کەم ئاسایی بکاتەوە. من پێم وایە ئەوەی کەوا لەگەڵ کاندیدەکان و پاڵێوراوانی لیستی نیشتیمان دانیشتوم من پێم وایە هەمویان جەخل لەسەر ئەوە دەکەنەوە ئەولەویەتی ئەوان لە بەغدا مێزی گفتوگۆیە کە ئەمان بچنە سەری ئەولەویەتی دەبێ کەرکووک بێ چۆن لەویەت هەر پرسێکی ئەوان چی بکرێ بۆ کێشەکانی کەرکووک ینی چین بۆ نمونەتی ئەولەویەت ئەوەی کە لە بەغدا ئەمڕۆ ئەمان دەبنە ئەندام پەرلەمانی بەغدا هەر شتێک کە تایبەتە بە کەرکووک ئەولەویەتی ئەوان دەبێ هەوڵی ئەوە بدەن لایەنەکانی کەش ئەندام پەرلەمانەکانی هەرێمش
ئەولەویەتی هەمومان بێتە کەرکووک ئەمە زیاتر پێم وایە کاری ئەو کەسانە دەبێت کە کورد ئەو کوردەی کەرکووک کە دەبێتە نوێنەری کوردی کەرکووک لە پەرلەمان و پێم وایە تەئیدن بۆ قسەکەی مامۆستا محەممەد بن پێم وایە زۆر پرز لە کەرکووکە گۆڕانکاری دەبێ بەسەرا بێ مامۆستا محەممەد باسی هەندێک دیاردەی دەسەڵاتی کرد لە ژاری کەرکووکە لە پری ئاسایش خەونی 75 ساڵەی کەرکووچەکان بەوەی دەسەڵاتێکی کوردی بێتە شاری کەرکووک لە دوای 2023 خەونی ئێمە ئەوە بوو دەسەڵاتی موسەساتی بێ خەونی ئێمە ئەوە بوو ئاسایشی موسەساتی خەونی ئێمە ئەو بوو پێشمەرگەی موسەساتی خەونی ئێمە بوو دام و دەستگای موسەساتی بێتە کەرکووک بۆ ئەوەی شەڕی خاوەنددارێتی و مڵکدارێتی کەرکووک گەگلاکەینەوە ئەوەی کەوا بەڕاستی تووشی شۆکمانی کرد کاک حەکیم ئەوەیە تووشی دەسەڵاتێ بووین دوو ئاسایشی تووشی هێزێکی پێشمەرگە بووین دەبینین لەگەڵ یەکەم گرفتە بە یەک سافرەی حەکەمێک هەردوو هێزەکە لێکجیا دەبێتەوە وەکو بینیمان لە دوای 16 ئۆکتۆبەر هێزی هەردوو لا جیابوونەوە هەچ کەسە وچۆیەوە پشتی حیزبەکەی خۆی بۆیە ئێمە ئەم جارش نوێنەرەکان کەوا بەڕاستی کە دانوشین لەگەڵیان ئەم جارە هەوری ئەوانش ئەوەی ئێمە هەموو خەمی ئەوەمانە سیمای دەسەڵاتی کوردی بۆ شاری کەرکووک بگەڕێتەوە بەڵام چ جۆرە دەسەڵاتێ بۆ ئەمەیان پێم وایە هەم مامۆستا محەممەد ڕەنگە باشترش تەوزیح لەسەر ئەو بدەن ئێمە تەمەنا دەکەین سیمای دەسەڵاتێکمان بۆ بێتەوە دەسەڵاتی موسەساتی دەسەڵاتی حزبی ئەو سیمای ڕابرد و سیمایەکی خراپ و ناشیرن سیمایەکی حزبی تەنها هەر حزبە و بۆ لایەنێک بە تایبەتی ئەو دەسەڵاتە و ئەنجامەکەشی بینیمان کاتێکە دەسەڵاتی حزب و لە بری موسەسات چارەنووسی کەرکووک بگەی بەمە بۆیە ئێمە ئەم جارە چ ئەو نوێنەرانەی دەمانەوێ بۆ بەغدا دەرچن نوێنەرایەتی باشە بەڵام چۆن دەکرێت ئەم قۆناغەتێ بپەڕێنرێت کە پێشتر ململانی حزبی هەبووە مەسەرەن دوو ئیدارە هەیەبوو ئەم جارە کورد بتوانێت مەسەرەن دووباراش کورسی بێنێتەوە یعنی چۆن دەکرێت بڕیار لای خەڵکی کەرکووکە ینی من پێم وایە ئەمێن ئیرادەکە ئەمڕۆ لای کەرکووچەکانە بە تایبەتی ئێمە ئەمڕۆ شەڕی دەنگ و ڕەنجی کەرکووچەکان دەکەین ئەمڕۆ بژاردە لە بەردەم کەرکووچەکان هەیە هێز هەیە بە تایبەتی لیستان بژاردە بۆ منێت لە بەدەم چەند بژاردەیە خەڵکی کەرکووک ئێمە لیستی نیشتیمانمان هەیە کە بەرنامەیەکی وازەحە وازحەکەشی لەوەدایە ئێمە لەگەڵ هێزی نیشتیمانین ئێمە لەگەڵ هێزی پێشمەرگەی نیشتیمانین نەک حزبی ئێمە لەگەڵ دام و دەستگای ئەمنی ئاسایشی حزبینین هی موسەساتین ئێمە تاسەری ئەسقان شەڕی جێڕانەوەی سیمای دەسەڵاتی کوردی بۆ شاری کەرکووک دەکەین بەڵام سیمای دەسەڵاتێکی موسەساتی بۆیە ئەمەیە بەرنامەی ئێمە چ بۆ ناو دەسەڵاتی کەرکووک و چ لە بەغداش شەڕی ینی لیستی نیشتیمان شەڕی پۆست و پلە و پایی ئیمتیاز بۆ هیچ حزبێ ناکەین ئەولەویەتمان دەبێتە جێڕانەوەی خاک پرسەنەتەوە نیشتیمانەکان ڕەنگە بڵێن ئێوە دەتوانن سەردەکەون لەمە مهم ئەوەی ئێمە لیستی نیشتیمان و بە تایبەتی کاندیدەکانی کەلەنێن وعدی ئەوە بە خەڵک دەدەن کە ئەوان شەرکەری ڕاستەقینەی ئەمە دەبن ئەم دوو بژاردە هەیە لە بەردەم خەڵکی کەرکووک یەکێکیان تاقی کراوە لەوەی کە بە عەقڵیەتی حزب کار دەکا موسەساتی ناوێ هێزی حزبی دەوێ دەسەڵاتی زەمانەتێکەیە کە ئێوە شەمان ئەم عەقڵیەتە دووبارە نەکەنەوە ئێمە ئێستا کە بەرنامەی ئەم حیزبانە پاشخانی ئەم حیزبانە لە هەرێم پێمان دەڵێ ئەمان لەگەم ئێمە ئەوانەی کە لە لیستی نیشتیمانن لەگەم موسەساتین شەڕی ئێمە لە هەرێمش ئەوە بۆ کە دەبێ هەموو شتەکان بە موسەساتی بێ شەڕی ئێمە لە هەرێمش شەڕی یاسا بوو بۆیە ئێستاش لە کەرکووک شادەمانەوێ نوێنەرەکانمان ئەوە بکەن و دەمانەوێت لە بەغداش وعدی ئەوە بدەن کە شەڕی ئەوان و ئەولەویەتی هەموو شەڕێکیان کەرکووک و خەڵکی کەرکووک سوپاسان دەکەم ناوبڕێکمانەیە دەگەڕێن وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنە وڵاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی کۆمپانیای ئەتڵەس لە ئەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی فێستیڤاڵی بەهار لە ژێر دروشمی بەهارێک لە هەرزانی لە پێشەنگای سلێمانی نێودەوڵەتی لە تاسلوجە ئەنجامەدا لە فێستیڤاڵی بەهار کۆمپانیای ئەتڵەس لە ئەسیل گەورەترین بازار بۆ بازرگانان و کۆمپانیا نیشتیمانیەکان ڕێک دەخا بە نرخێکی هەرزانتر لە بازار خزمەت با وڵاتیان دەکا فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانی
سلێمانیمان دڵنیاکەرەوە بووە بۆ کڕیارانمان نوێکار ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کاریکەی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆنخۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0770 224 75 74 یان 0750 194 36 37. فانسینێت. ئەزانن چیە ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە باش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک محەممەد بگەڕێم وڵی بەڕێز ئێوەش بەڵێن بە خەڵکی کەرکوو دەن کە کەرکووک جێنێڵەن چووکە بەرپرسی زۆر هەبوون بۆن و لاڵبژارنەکانی پێشووتر لە کاتی ڕێفراندۆم بەڵێنیاندا بوو کە خەڵکی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان جێنێڵن. ئێمە کەرکووکمان جێ نەهێش ینی یەکێ بوون لەو هێزانەی کە هەر با بڵێن ڕۆژی دوای ینی یەکێ بووین لەو هێزە سەرەکیانەی کە کەناڵی ئاسمانی پەیام لە بەردەم مەڵبەندە تەسویری ئەو خەڵکەیە کرد کە هانی خەڵکێدا وەرنەوە بۆ کەرکووک. ئێمە زۆر نیگەرانین لەو خەڵکانی کە ئەیانوت لە کەرکووک جارێ هەر هیچ نابێ دڵنیاتانەکەینەوە لە کەرکووک شەڕ نابێ. ڕۆژێک بەڵێ ڕۆژێک پێش ڕێفراندۆم هەموو لایەنە سیاسەکان کۆبوونەوە تەنها بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ ئیسلامی لەگەڵ ئەوە نەبوون کە ئەمە کات و ساتی ڕیفراندۆم نییە بانەیکەین ڕجاوتکامان کرد. باشە دوایی کرا هەموو پێشبینەکانی ئێمە هاتە دی بەڵام بەداخەوە خەڵکانێک هەبوون ئەیانوت کاکە لە کەرکووک هیچ ڕوونادا خەڵکانێک هەبوون ئەیانوت خۆمان شەڕ لە کەرکووکەکەین و
خۆمان لە کەرکک ئەمێنینەوە لە هەر شوێنێک پێویست بوو دێنەوە بەڵام ئێستا نەهاتوونەتەوە مقاتعەشیان کردووە ئێمە پێمان وایە کە ئێستا کاتی ئەوەیە بابێنەوە بەدەنگ شەڕەکە بۆ شەڕەکە نەهاتنەوە بابێنەوە دەنگەکە بدەن بابێنەوە بەدەنگ کەرکک ئازادکەن ئەمانە بەڕاستی هەر هەمویان بوونە ئەو هۆکارانەی کە کەرکووکیان گەیاندە ئەم ڕۆژە ئەوان لە ڕابردووە بوونە قاچاقچی نەوت و بوونە نەوتفرۆش و بوونە نەودز و ئەوان لە کێشەی خاچیان دروست کرد ئەوان هەژمونی حزبی بەڕاستی هەتاکەی یعنی تەنانەت لە کەرکووکە بە پارە خەڵک تەعین کراوە یعنی بە چەندین بەڵگەمان لایە کەرکووک لە کەرکووکە خەڵک تەعین کراوە بە 20 وەرەقە بە 40 وەرەقە بە 80 وەرەقە بەپێی ئەو عەقدەی کە هەبووە دووبارە ناکەنەوە ئەگەر خەڵک متمانەتان پێکەوە کولیستی نیشتیمانیەوە دوی ئیدارەی نەوت فرۆشتن بۆ بەرژەوەندی حزب ئەوانە دووبارە ناکەنەوە ئێمە وەکو مامۆستا فەرمووی ئێمە سابقەمان هەیە ئێمە لە هەر شوێنێکە ئەندامێکی ئێمە دڵسۆزێکی ئێمە لە هەر شوێنێکا بوو بێ ئەگەر پۆلیسێکی بوو بێ بەدەستێکی پاک و بەدەستێکی ئەمینەوە خزمەتی کردووە جا هەر کەسێ بوو بێ ئەوە سابقەی ئێمەیە و شانازی پێوەکەین و بەردەوامە بین لەسەر ئەوەی کەوا پێکەوە کارکردن یاسای دادپەروەری یاسای هاوسەنگی پێمان وایە کە خەڵک هەمووی ئەبێ یەکسان بێ خەڵک هەمووی ئەبێ یەکسان بێ لە ئەرک و مافیا لە مستحقاتە چونکە چیتر خەڵکی کەرکووک هەندێکیان خاوەنی سەروەت و سامان و خاوەنی نەوت بن و هەندێکیان بۆ جلیکانیان بۆ دوو جلیکانی نیو نەوت تێک تاقییان بسووتێ و زۆر باشە بەس ئەوەی کە سەبارەت بە ئەم هەڵبژاردن و کاریگەری لەسەر هاتنەوەی دەسەڵاتێکی کوردی بۆ کەرکووک ئێوە بە دیاریکراوی دەتانەوێت بۆ نمونە چ دەسەڵاتێکی دوای ئەم هەڵبژاردنە کورد زۆرنەی بێتەوە کەرکووک سیماکانی چۆن بن ئێمە ئەمانەیە سیمایەک بێ سیمای موئەسسەسات بێ جارێکی تر خەڵکی کەرکووک قبوڵی نییە هێزێک بێتەوە هێزێکی ئاسایش بێت دوو هێزی ئاسایش هەبێ من بەرپرسێکی ئاسایش پێمیوت ئەوید لە مەنتیقەکانی خوارەوە کە عەرەب و تورکمان بوو ئەوید هەر بۆ خۆمان عەرەقمان نسڕی تەریقە بووینەوە کاتێک کە ئێمە ئیمزایەکمان بۆیە کرد ئەمانوت بڕۆ لە ئاسایشی دووەم واتە ئاسایشی حزبەکەی تر لەوێژ ئەبێت تەوقیع بکەی یعنی هەر بۆ خۆی ئەو بەرپرس ئەوید ئێمە شەرممانە کرد تەریقە بووینەوە کاتێک کە ئەم سیمایەمانە بینی ئێمە جارێکی تر خەڵکی کەرکووک سیمایی دادپەروەریەوێ موئەسسەساتی ئەوێ جارێکی تر خەڵک قبوڵی نییە دوو ئاسایش بێتەوە کەرکووک جارێکی تر خەڵک قبوڵی نییە دوو پەروەردە بێتەوە و تەعینی کوڕکچەکان خۆیان هەبێ بەڵام هی خەڵک نەبێ جارێکی تر خەڵک قبوڵی نییە بەو شێوەیە تەعامولێکی نایەکسانی یاخود ناشەفاف لەگەڵ پرۆسەی نەوتا بکرێ لەگەڵ عەرەب و تورکمانە بکرێ خەڵکی کەرکووک ئەم جارە هێزێکێوێ بۆ پاراستنی خاک بۆ پاراستنی نیشتیمان بۆ پاراستنی ڕۆڵەکانی کورد و عەرەب و تورکمان و سریان و هەمویان بەبێ جیاوازی نەک تۆ شەوانە هەڵکوتیتە سەر لایەنێکی تر یاخود قەومیەتێکی تر بە شەوانە بچی دزی لێ بکەی یاخود بە شەوانە بچی هەڵکوتیتە سەری و لێ دەیت و بیڕفێنی بە هەر بیانوویەک بێ و بە ناوی هێزی پێشمەرگەی کوردستانەوە خەڵکی کەرکووک لەم ڕەفتارانە زۆر نیگەرانن خەڵکی کەرکووک جارێکی تر سیقە و متمانە بەم لایەنانە ناکەنەوە هەر کەسێک بن بۆیە ئێمە جەختەکەینەوە لەسەرەوەی ئەمانەوێ ئەم سیمان ناشرینانە لابەرین سیمای جوان و سیمای دادپەروەری بێنینەوە بۆ کەرکووک و کاری لیستی نیشتیمانیش بە دڵنیایەوە لەسەر ئەو پرۆژانە ئەبێ کە باسمان سوپاس دەکەم کاکی محەممەد سەبارەت بە مامەڵەی دەسەڵاتی کوردی لەگەڵ پێکاتەکانی تر لە 14 ساڵی ڕابردوو لەو ناوچانە پێ دوای مامەڵێکی خراپ بووە یاخود لیستی نیشتیمان چۆن دەکرێت لە داهاتوودا مەسەرەن ئەم بارە خراپە ڕاستکاتەوە ئەگەر مامەڵێکی خراپ کراوە پێش ئەوەی پێکاتەکان گلەیان هەبێکە حەشیم لەم دەسەڵاتی کوردی کە لە ناو شاری کەرکووک بوو لایەنی سیاسی کوردی کەرکووک بۆ خۆی نیگەران بوو لەو دەسەڵاتە لەبەر ئەو دەسەڵاتە کاتێک کە حیزبی بوو بە عەقڵ حیزبی بوو بە بەرژەوەندی حیزبی بوو بە بینین تەنها بەرژەوەندی و
امتیازی بۆ هەندێک دابین دەکرد نەک بۆ لە هەموو ناو کوردی حیزبەکەش تەنها بۆ حیزبێک و بۆ دەستەیەک بوو لە ناو حیزبەکەش کاتێ کەواتە پێش ئەوەی پێکاتەکان نیگەران بن لەو دەسەڵاتە کوردی کەرکووک زۆرینەی کوردی کەرکووک نیگەران بوو لەو دەسەڵاتە کەواتە ئەم نیگەرانیە ئام کەرکووکی گرتبووە و دووش بەڕاستی کاک حەچی من پێم وایە 15 ساڵەی ڕابردوو ئەوەی سەلمان نیفاقی سیاسی وەکوتم درۆکردنی دەسەڵاتی سیاسی بەرامبەر بە کەرکووچەکان ئەمڕۆ ئەوە دەخوازێ بەڕاستی چیتر پێویستە کەرکووچەکان بڕیار دەربن هەرێم پاڵپشتی بڕیاری کەرکووچەکان بێ ئەم 5 ساڵی ڕابردوو سەلمان جیاوازێکە چییە پێشتر تا ئێستا پرۆسەی بڕیاردان تا ئێستا هەرێم لە بری کەرکووچەکان بڕیاری ئەدا و بینیمان بۆ بەرزکردنەوەی ئاڵایەک بە ئەمری هەرێم بە پاڵپشتی و فیتی چەند کەسێکی سیاسی و حزبی سیاسی بەرزکردنەوەی ئاڵایەک لە ئەنجومەنی پارێزگا ئاڵای لە حەمرینا پێمان داگرت کەرکووچەکان خەمی کەرکووک باش دەزانن کەرکووچەکان دەزانن ئازاریان چییە و چۆن چارەسەری ئەو ئازارە دەکەن بۆیە من پێم وایە لەمەودا و ئەبێ نوێنەرەکانمان شەوڵی ئەودن ئێمەی کەرکووچەکان بە سەرجەم لایەنە سیاسیەکانەوە و هەتا لە پرسی ڕێفراندۆمشە قەناعەتی تەواوم هەیە تەنها پارتی نەبێ سەرجەم جەماوەری لایەنە سیاسیەکان دشان بە مەترسیەکان کردبوو لەسەر کەرکووک تەنها پارتی نەبێ سوور بوو لەسەر ئەنجامیدا بۆیە من پێم وایە فەشەری 15 ساڵی ڕابردوو دەسەڵاتی کوردی لە تەعاملکردن لەگەڵ کەرکووک وەکو پرسێکی نیشتیمانی کەرکووک وەکو خەڵک و خاک فەشەلی هێناوە دەبێ ئەمجا کەرکووچەکان بڕیار دەربن هەرێم پاڵپشتی بڕیارەکانماندا بە قەناعەتەوە دەیڵێم کەرکووچەکان باشترینی بڕیار دەدەن چاکترینی بڕیار دەدەن ئازارەکانی خۆیان دەزانن چارەسەری دەزانن کەرکووچەکان دەزانن پێکەوە ژیان چۆن دەپارێزرێ پێکەوە ژیان لە کەرکووکە ئەوەی پێکەوە ژیانی تێکدا ئەو حیزبە بوو کە بەس بە چاوی بەرژەوەندی حیزبەکەی خۆی سەیری ئەوەی دەکرد هەرچۆن مافی کوردی شارەکەشی زەوت کرد مافی پێکاتەکانش کاتێک کە تۆ بەدەر لە تەوافقی سەرجەم پێکاتەکانی کەرکووک پرز دەوروژیێنی ئاڵا بەرز دەکەی یاسا دەردەکەی لە بەغداش هەمان شتر لەگەڵا دەکرێت بن بۆیە من بە تەواوی قەناعەتەوە دەڵێم کا حەچیم پێم وایە کەرکووچەکان لە هەموو کەس باشتر دەزانن چۆن زامەکانی کەرکووک چارەسەر دەکەن بۆیە من داوا دەکەم کەرکووچەکان ئەم جارە خەڵچێک هەڵبژێرن کەرکووچانە بیرکاتەوە کەرکووچانە بڕیارتان بۆ بدە کەرکووچانە چارەسەرتان بۆ بکە نەکەسێ جۆ ڕاگرێ لە بڕیاری حیزبێک تەنها بۆ دەستکەوتی حیزبی ئامادە بێ کەرکووک کاتە قوربانی تەنها بۆ مەجد و مانەوەی سەرۆکچێکی سەرکردەکەی کەرکووک کاتە قوربانی بۆیە داوا لە خەڵکی کەرکووک دەکەین دەنگ و متمانە بدەن بەو کەسانەی کەرکووچیانە هەوڵتان بۆ ئەدەن هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک دەدەن نەک کەسێ هەرچۆن لە ڕابردووی 15 ساڵە لەگە تاقیکردنەوەکان بینیمان کە بەرژەوەندیەکەی نەما خەڵک و خاچی کەرکووکی بەجێهێشت دەبێ ئەم جارە دەنگمان کەرکووچەکان بۆ ئەو کەسانە بێ لە خۆشیدا هەر لەگە کەرکووچەکانن لە ناخۆشیشدا هەر کەرکووچەکان ڕۆژ یەکێ لە بەرپرسەکان ئەیوت کەرکووک ئێستا شامی شەریف نییە ئێوەمە هێکن ئێمەش وەڵاممان بۆ ئەو کەسانە ئەوەیە کەرکووک خوێن و ئاگر بێ هەر کەرکووکین ئێمەیە کەرکووک ئاشتی بێ و خۆشیش بێ هەر کەرکووکین ئێمە بۆیە داوا لە کەرکووچەکانەکەم بتمانە بەو کەسانە بدەن کەرکووکیان دەوێ شامی شەریف بێ و کەرکووکیانش هەر دەوێ ئەگەر هزار کێشەی تا بێ لەبەرەوەی ئەوە بیرکردنەوەیکی کەرکووکی باشە بە سەبارەت بە حکومڕانەتی لەگەڵ پێکاتەکانی تر دەبێت لەمە دووە ئەگەر کورد زۆر نێمە مامەڵەیەک لەگەڵ پێکاتەکانی تر بکە لەگەڵ نەتەوەکانی تر کاک حەچیم کوردستانی بوونی کەرکووک لە هیچ کاتێکمانەی ئەوە نیە ئێمە مافی پێکاتەکان پێشێتکەین پێکاتەکان دەبێت شەریکی ڕاستەقینە بن لە دەسەڵاتی ئەو شارە ئەوەی کەوای کردو هەر ئەو لایەنە سیاسی و دەسەڵاتی سیاسی بەشێک لە کوردی کەرکووکی دوورخست بۆ لە دەسەڵات ئەوانشی دوورخست بۆ لە دەسەڵات بۆیە من پێم وایە کەرکووچەکان با متمانە بەو کەسانە بدەن بە عقلیەتێک ئیدارە بۆ کەرکووک دروست دەکەن ڕنگدانەوەی پێکاتەکەی کەرکووک بێ بۆ ئەوەی کەرکووچێ بێ کەرکووک بۆ هەمووان کەرکووچێکی ئارام و ئاسایش بەرقەرار بێتەیە و ئەماش دەکرێت بە ئینوانە گەورەکەی بە کوردستانی بوونی کەرکووکشەوە بێ بۆیە من پێم وایە بە ئەم جارە خەڵکی کەرکووک متمانە بۆ ئەو کەسانە بدا خەمیان ئەمن و ئاسایشی کەرکووکە و خەمیان پێکەوە ژانێتی ئامادەنین بەرژەوەندی کەرکووک و پێکەوە ژیانی کەرکووک بکەنە قوربان بەرژەوەندی هیچ کەسێکی سیاسی و هیچ حزبێ بەڕاستی کات حەچ من پێم وایە هیچ کەسێکی سیاسی لە هەرێمی کوردستان هیچ حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان شایستەی ئەوە نییە ئێمە کەرکووکێنە قوربان بەڵێ سوپاس دەکەم کاگم هەوە سەبارەت بە ئاساییکردنەوە کاتژمە کەمەوە چۆن دەکرێت بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە یاخود ئێوە ینی کار بەوە دەکەن کە لە داهاتوویەکی نزیدا کەرکووک باوبەشی بەڕێوە ببرێ بە تایبەتی و ململانەی هەیە لە نێوان یەکێتی و پارتی کەرەک ناکەون لە سەردانانی پارێزگار ئەم ململانەیە کۆتایی پێبێ بەڵێ
تەنها چارەسەر ئەوەیە کە لە ڕابردوو ئێمە بینیمان و بۆمان سەلمێنرا بۆ هەموو خەڵکی کەرکووک سەلمێنرا هەر کەسێ بێ بە هێز هەر کەسێ بێ بە قووەت هەر کەسێ بێ بە چەک هەر کەسێ بێ هەژمونی خۆی بەسەر قەومیەتێکی تر بەسەر لایەنێکی تر بسەپێنێ ئەوە سەرکەوتوو نابێ ئەوە سەدام حوسێن نەیتوانی ئەوە بکە بۆیە من پێم وایە کە ئەگەر کورد یاخود عەرەب یاخود تورکمان ئەگەر بیانەوێ هەژمونی خۆیان بەسەر لایەنەکانی تر و بەسەر قەومیات نەتەوەکانی ترا بسەپێنن بە دڵنیاییەوە سەرکەوتوو نابن بۆیە تەنها چارەسەر پێکەوژیانی ئاشتیانەیە من بۆ خۆم دروشمی سەرەکی خۆم ئەوەیە پێکەوژیانی ئاشتیانە ئامانجمانە ئەبێ هەمومان ئامانجمان ئەوە بێ کە پێکەوژیانی ئاشتیانە خەڵک متمانە تا پێ دەتوانین کۆتایی بە و بارودۆخە بێن ئێستا کە لایەنە کوردیەکان لەسەر بەژۆنی حیزبی لەسەر تەنانەت دانانی پارێزگارێک بۆ شاری کەرکووک ڕێک ناکەون بەڵێ بەڵام لە چوارچێوەی ئیستیحقاقی هەڵبژاردنە هەر کەس و لایەنێک هەر نەتەوەیەک ئیستیحقاقی هەڵبژاردننی خۆی بە ڕاستی و بە چاکی بدرێتێ بە دڵنیایە و هیچ گرفتێک دروست نابێ ئەوە جارێکی تر بەڕاستی کورد ئەبێ ئەو هەڵانە دووبارە نەکاتەوە کە لە ڕابردوو کە ئێستا ئێمە بەدەستێەوە ئەناڵێنین ئێستا کورد ناتوانێت بەداخەوە کە تەنانەت کێشەی پارێزگا کە ئێمە کاتی خۆی بۆ یەک لیستێکە مەرجی لایەنە سیاسەکانەوە بوو فەرمون وەرن وەکو نیەتپاچی کێشەی پارێزگای کەرکووک یەکلاییکەنەوە هەر کەسێک ئەکەن بە پارێزگای کەرکووک ئێمە واژووتان بۆکەین بەڵام لەبەرەوەی ململانەی سیاسی ململانەیەکی حزبی صرف بوو بەداخەوە نایانتوانی ئەو ئیستیحقاقی کە ئیستیحقاقی کورد بوو ئێستا کەسێکی تر ممارەسە بەڵێن بە خەڵکی کەرکوو دەن کار بکەن بۆی کە ئیدارەیەکی هاوبەش بۆ نەگەر متمانەتان پێ بکەن کار بکەن بۆ پێکەنانی ئیدارەیەکی هاوبەش وەگێڕانی دەسەڵاتێکی کوردی بۆ ناوچانە بە دڵنیایەوە قەنەعەتمان پێێتی بۆ هەڵبژاردنمان نییە پێشتریش ئاماژەمان پێ کردووە ئەگەر پێکەوژیانی ئاشتیانە هەبێ و ئێمەش بەڵێ نەدەین کە بتوانین پێکەوە کار بکەین بە یەک تیم کار بکەین هەر قەومیەتێک و هەر لایەنێک بە پێی ئیستیحقاقی خۆی و لە هەر شوێنێک دژایەتی کورد هەبێ قبوڵی نەکەین و لە هەر شوێنێک دژایەتی خاک و خەڵکی کەرکووک هەبێ بە گژیا بچین باشە بەس دەتانێت بۆ منە دۆسی ئەمنی کەرکووک ئەگەر خەڵک متمانەتان پێ چۆن بەڕێوە بچێت دوایی هەڵبژارنەکان بەتایبەتی پێویستە خەڵکی شاری کەرکووک خەڵکی ڕەسەنی کەرکووک دۆسیە ئەمنی بەڕێوە جارێکی تر هێزمان لە بەسڕە و لە سلێمانی و هەولێرەوە بۆ نەیە تەنها چارەسەر ئەوەیە هێزێکی هاوبەشی نیشتیمانی لە خەڵکی شاری کەرکووک دروست بکەن کاک محەممەد زۆر بەکوی سەبارەت بە مادەی سەڵچێت دەکرێم هەڵبژاردن بکرێ وێزگەیەک بۆ کارکن بۆ جێبەجێکنی و مادەیەش کە لە ڕابردن نتوانراویی بۆ بکرێ بە کورتی بێ سوپاسە کاتێک کە ئێمە باز لەوە دەکەین ئەمڕۆ شەڕی دەستور دەکەین شەڕی یاسا دەکەین دەمانەوێت نوێنەر بنێرین بۆ ئەوێ کاتێک کە شەڕی یاسا دەکەین ئەم مادەیەکی یاساییە و دەتوانین شەڕی ئەوە بکەین بەڕاستی جێبەجێ بکرێت جیاوازبی لە خەڵکیکە مادەی سەتوچن نەکەین زۆر سوپاس بۆ بەڕێزان محەممەد نەسرەدین سکرتێری مەکۆی بزنەوەی گۆڕان لە کەرکووک هەروەها محەممەد جەلیل کاندی ژمارە سێ لە لیستی نیشتیمان لە پارێزگای کەرکووک سوپاس بۆی بینێرانی بەڕێز سوپاس باوکاران تا بەرنامەیەکی تر خواتەمەڵە